دکتۆر جەمال ئەم کاتت باش سەرەتا وردەکاری ئەو بڕیارەکەی ئێوە وەکو وەزارەتی خوێندنی باڵا چی تێدایە جیاواز لە کەمکردنەوەی کرێی خوێندنی پەیمانگەکان بە ڕێژەی لە سەدا 10 و کرێی خوێندنی زانکۆلەکان بە ڕێژەی لە سەدا 15؟ ئەو کاتەی بەڕێز و بینەرانی بەڕێزیش باش طبعی ئەم بڕیارێکە دوێنێ دەرچوو ئەم بڕیارە بڕیاری خودی خاوەنی پەیمانگەکان و خاوەنی زانکۆکان بووە دەستی ئەمیندارانیان طبعی ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا شخصی جەنابی وەزیر و لەژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوە کەمان کردێ مبادرەکە طبعی پاش ئەو بڕیارێکە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە 3/2/2016 دەرچوو بۆ ئێمە پێشتریش لە مانگی یازدەوە سەرقاڵی ئەم بابەتەین دراستێکی تێر و تەسەڵ کرا و هەروها پرۆپۆزەلیشمان ئامادە کرد بوو بەڵام پاش ئەم بڕیارە زیاتر کارەکە کاراکرا و ئەو بڕیارێکە وەری ژیرە بەڕاستی مبادرەکە لەوان بوو مچینە ئەم حەزمەی ینی ئەم ڕێژەی کە کەم کراوەتەوە لە تموحی ئێمە نەبووە ئێمە خواستمان ئەوە بوو کە ڕێژەکە بەڕاستی زیاتر بیتن بۆ بەعزێک زانکۆ هەندێک زانکۆ ئەمە کاریگەری دەست پێشخەری پێشتر لە ئێمە بوو لە سەرۆکایەتی حکومەتیش بوو دوای پێشتر لە ئێمە بوو دوای لە سەرۆکایەتی حکومەت بوو بەس ئەمەی کە دوێنێ کرا ئەم بڕیارە تقریباً زیاتر بەنی بڕیاری ئەوان بوو بەنی قەزم ڕێژەکە ئێمە تموحی زیاترمان هەبوو بەس بۆ هەندێک زانکۆ مچینە لە ئێستاوە قەیرانیان بۆ دروست چەند بوو ینی دەتانویست بیکەن ڕێژەی کەمکردنەوەی کرێی خوێندن لە سەدا چەند بێت یانیەوەی کە ئێوە دەتانویست بیکەن وەکو وەزارەت؟ بەڵێ ئێمە ڕێژەی جیازیامان دانابوو لە وەزارەت وەکو پرۆپۆزەلێک ئامادەمان کردووم چینە لە بەعزێک بەش تەنها هیچ سفر بوو و لە بەعزێک بەش دەگەیشتە 180 ڕێژەی کەمکردنەوەکان ینی ئێمە ویسمان زۆرە دادپەروارانە چی تێدا بیتن ینی ئێمە وانەکەین ینی بەڕاستی قەیران بۆ بەعزێک زانکۆ دروستکەین بەخۆ دەزانیم چینە هەندێک زانکۆ ئەمساڵ تەنها 80 تەڵەبەی وەگرتووە هەندێک زانکۆ 150 لەو ڕێژە زیاتر بێت ینی کێشی دارایی بۆ زانکۆکان دروست دەکات پێتان وایە ئەگەر لەو ڕێژەیە زیاتر بێت بەڵام ئەوەتە ئەمڕۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە سلێمانی ڕێژەی لە 125 ینی جیاواز لەو ڕێژەی کە دیاری کراوە ینی لایشکاندووە. بەڵێ من لەگەڵتم بەڵێ بۆ هەندێک زانکۆکانی وەکو گەشەپێدانی مرۆیی وەکو جیهان وەکو مەثەڵەن لوبنانی فەڕەنسی حەیات نەورۆز ئەمانە بە هیچ شێوەیەک کێشەی داراییان بۆ دروست نابیتن ینی قەیرانیان بۆ دروست نابیتن تووشی قەیرانی دارایی نابن بەڵام هەندێک زانکۆکەوە قوتابی خوێندکاریان کەمە بەشیان بەشی زۆربەی بەشەکانیان بەشی زانستیە ئەمانە کێشەیان بۆ دروستەبی و هەندێکیان ئێستا لە قەیراندان تەنانەت زانکۆ هەیە 5 مانگ نەیتوانێ موچەی مامۆستایانی بداتن. بەڵێ بەڵام بۆچی ینی زانکۆی وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە 125 کرێکەی ینی کەم دەکاتەوە ینی ئەمە مانای ئەوە نییە کە ئەم ڕێژەی کە ئێوە لە بڕیارەکەتان لەگەڵ زانکۆهەلی و پەیمانگالیەکان دیاریتان کردووە ڕەچاوی بار و بژێوی خوێندکارانتان نەکردووە زیاتر لەوەی ڕەچاوی باری دارایی زانکۆ پەیمانگەکانتان کردووە؟ بەڵێ ئێمە تەبیعەت و دەبی لەلایەنی قانونیەوە تەماشا بکەین ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسای ژمارە 2 ساڵی 2013 خوێندنی تایبەت مادەی 4 ینی زۆرە سربەخۆیەکی دارایی نەک زۆرە ینی سربەخۆی دارایی ڕەها دەداتن بە زانکۆ تایبەتەکان بۆ زانکۆی گەشەپێدان فعلەن هەر بەخۆی زانکۆیەکی قازانجنەویستە و وەقفیە بۆیە ئەم مبادرەیە لەوان ئەوە هو ئێمە تەمەن نادەکەین هەر هەموو ئەمە دەستخۆشی لە زانکۆی گەشەپێدان و لە سەرجەم ئەو زانکۆیانە دەکەین ئێمە تاکو ئێستا بڕیارەکە دەرچووە و بەیانیشی بڵاوکرایەوە بەس وەکو فەرمان واژۆ نەکراوە ئێمە تەمەن نادەکەین هەتاکو ئێمە دەگەینە واژۆکردنی بڕیارەکە و زانکۆکانی تریش بە هەمان شێوە ڕێژەیەکی باشتر داببەزێن بە تایبەتی ئەو زانکۆیانەی کەوە ژمارەی قوتابی خوێندکاریان تێدا زۆرە. دکتۆرەوە ناتوانن لە ڕووی یاساییەوە زانکۆکان ناچار بکەن بەو بڕیارە ناتوانن؟ بەڵێ ئێمە لە ڕووی یاساییەوە وەکو ئیشارەتم پێدا مادەی 4 لە یاسای ژمارە 2 ئاماژەوە بەوە دەکاتن کە زانکۆ کەسایەتی ئەکادیمی کارژێری دارایی سربەخۆیی هەیە. بەڵێ کەواتە ئێستا ینی خوێندکاران ناڕازین و لە هەندێک دەزانکۆکانمانیان گرتووە ئەوان داوا دەکەن ڕێژەکە بکرێت بە لە 130 کەمکردنەوەکە و دەڵێن ناسنەوەڵەکانی خوێندن تا ئەم ڕێژە نەکرێت بە لە 130 ئەم بڕیارە جارێکە هەڵدەدەن لەگەڵ زانکۆ ئەهلیەکاندا دانیشتن بکەن بۆی نرخەکە کەمتر بکەنەوە هەوڵێکی لەو شێوەیە هەیە لە ئێوە؟
ئێمەش نەڕازین لەم بڕیارە وەکو بە جەنابتم بەس ئیتر ئەمە دەسەڵاتی یاساییەکەیە ینی فعلەن ینی وەکو بەس ئێمە خۆناوی ینی وارووا بکەین ینی ئیتر لەلایە قوتابی خوێندکار ڕازی بکەن لە تەرەفی دووەم قەیران بۆ زانکۆکان دروستکەین قەیرانی شتر بین لەسەر ئەو قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ئارادەین بۆیە وەکو وەزارەت ئێمە دەبی هاوسەنجی وەگرین بینی قوتابی خوێندکار هەروها بینی زانکۆکان کە مەثەڵەن وەکو جەنابەت دەزانی زانکۆکان هەر ئەوە نییە مەثەڵەن پارە وەرەگرن کۆمەڵێک مەساریفیان لەسەر مەسائلی مۆزوعی مامۆسایە مۆزوعی مختبەراتە ینی مەساریفی تری لا بەلایە ینی حتا هەند بازێک زانکۆ ینی ستافی ئینتەرنەشنال ئێمە ئەگەر زۆر زەختیان لێ بکەین ینی ممکنە ئەو ستافە بگەڕێنەوە وڵاتی خۆیان و تووشی هەندێک کێشەی قورسیان بکەین. کەواتە دکتۆر ئێوە وەزارەتی خوێندنی باڵا ناتوان هیچ بەڵێنێک بدەن بەو خوێندکارانی کە ناڕازین و داوا دەکەن کرێی خوێندن کەمتر بکرێتەوە لەوەی ئێستا. بەتاکید ئێمە ئەم پایامە دەگەیەنینە مەثەڵەن خودی جەنابی وەزیر و جەنابی وەزیر خۆی دوێنێ بەشداری ئەم کۆبوونەوە بەرفراوانەی زانکۆکانی کرد زانکۆ پەیمانکانی کرد بەتاکید بەس وەکو بە جەنابتم گوت ئێمە زیاتر زەخت بکەین لە زانکۆکان بچینە تووشی کێشەی یاسایی دەبین و هەروها نەفسی وەختش تووشی قەیران دەبین بەهۆی ئەوەی کەوا بەعزێک زانکۆ ئێستا لە قەیراندان. دکتۆر تەنها ئەو ڕێژەی کە دیاری کراوە کەمکردنەوەکەی یاخود شێوازی پێدانی پارەکە یاخود گۆڕانکاری کراوە لە شێوازی پارەکە کە بە شێوەی قیز درراوە دیارە هەندێک زانکۆ بە شێوەی قیز دە و پارێ لە خوێندکاران وەردەگرێت گۆڕانکاری لە شێوازی قیستەکانی شا دەکرێت لە زانکۆلەکاندا ئێوەکە دەربن. کەمکردنەوەکە بەم شێوەیە سەتادا بۆ سەرجەم سپۆریەکان لە سەرجەم پەیماگە تەکنیکیەکان و بە هەمان شێوەی پێشوو دەبی بە 5 قسم بدرێتن و بۆ زانکۆ تایبەتەکانیش 15 لە سەرجەم سپۆری و سەرجەم قۆناغەکاندا بە هەمان شێوە بە 5 قست پارەکە دەدرێتن هەروەکو پێشوو بە 5 قست دەدرێتن 15 لێ دەردەچێتن بە زانکۆیان 100 لێ دەردەچێتن بە نسبەت پەیماگەکان. دکتۆر هەندێک خوێندکار گلەیەوە دەکەن کە دەیانەوێت لە زانکۆی ئەهلی و تایبەت دەخوێن کاتێک خوێندنەکان دوا دەخەن ساڵێکی خوێندنەکان بەر هۆکارێک بێت بەڵام کری خوێندنەکەی لەسەر حساب ئەو ساڵە ژیانی ئێوە ئاگاداری ئەمن؟ بڵێ ئەمە پێش ئەوەی ئێمە دەست بەکاربین پێش 4-5 ساڵ زانکۆکان کری تەواویان لە قوتابیان و خوێندکاران وەردەگرت بەڵام ئێمە پاش ماوەیەک ئەو بڕیارەمان گۆڕی ئێستا هەر قوتابی خوێندکارێک کە بێتن خوێندن دوا بخاتن تەنها 130 پارەی کری خوێندەکەی دەداتن و خوێندەکەی دەتوانی دوا بخاتن بەتاکید ئەمە زۆرە حەقێکیش دەبی بدێ زانکۆچکە زانکۆ ساڵانە ینی بەکەی خۆی قوتابی خوێندکار وەرناگرێتن بەپێ ئەو پلانە وەردەگرێتن کە وەزارەت بۆی دادنێ لەسەر بنەمای ئەم پلانە مامۆستا دێنیتن و ینی گرێبەست لەگەڵ مامۆستا دەکا بۆیە ئێمە دەبی حەقیشیان پێ بدەین تەنها مافی ئەوەمان پێداون 180 لە کرێی خوێندنی ساڵەکە لە قوتابی خوێندکار وەربگری ئەو کەسەی کە دەوێت خوێندەکەی دوا بخاتن. دکتۆر ئێستا خوێندکارانی زانکۆکان مانیان گرتووە زانکۆکان دەسەڵاتی ئەویان هەیە یاخود دەتوانن خوێندکاران سزا بدەن لە سەرمانگرتن؟ نابە هیچ شێوەیەک مانگرتن کارێکی دەسووری ئەگەر ژێرە شێوێنی وەکو جەناب تێدا ڕوونەداتن بۆیان نییە قوتابی خوێن بەس قوتابی خوێندکار کە ئەو وەختەی کەوا لە حتمما لە هۆڵ نییە زانکۆ بۆی هەیە ئیجراعاتی مەوزوعی غیابات و ئەو شتانە مەتەڵەن تۆمار بکاتن بەس مەوزوعی سزادان هیچ بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگا پێ نادەین هیچ قوتابی خوێندکارێک لەسەر مانگرتن بەپێی ئەو پرینسیپ و ئەو یاسانەی کە یاسا ڕێگا پێداون کە ماگرتوی خۆیان بکەن. دکتۆر خوێندکارانی ئامادەیە پیشەیەکان گرفتێکیان هەبوو لەوانەی کە ئەگەر نبرەکەی نەگەشتایەتە هەفتە وەرنەدەگیران چارەسەری ئەم کێشەیە کەی دەکرێت تا کوێستا و خۆی ماوەتەوە؟ بەنسبەت ئامادەیە پیشەیەکان و پەیمانگە تەکنیکیەکان ئەمە لە یاسای ژمارە 2 مادەی 8 لە یاسای ژمارە 2 شێوازی وەرگرتنەکەی دیاری کردوون ئەگەر دەرچووی ئامادەی پیشەیی بەشی هاوشێوەی هەبوو لە زانکۆ تایبەتەکان ئەوە بۆیان هەیە وەربژیرێن بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی دەرەچێتن مەسەڵەن بۆ مەوزوعی بۆ ئامادەی بازرگانی ئێمە بە ئامادەی پیشەی حساب دەکرێتن ئێمە 6 مان داناوە بۆ چوونە پێشبڕکێی وەرگرتن بە ڕێژەی 105 لە بەشەکانی ژمێرەوانی کە ناتوان ینی وەربگیرن لە زانکۆ هەلیەکانیش ئێوە دەتوان چیان بۆ بکەن ینی هیچ شتێکیان بۆ ناکرێت لە ئێوە ئەوانەی کە مافی وەرگرتنیان نییە لە زانکۆ هەلیەکانیش تەنانەت
ئێمە تووشی کێشەیەکی یاسایی دەبین وەکو ئیشارەتم پێدا مادەی هەش لە یاسای ژمارە 2 شێوازی وەرگرتنی دەرچووی ئامادەی پیشەکان و پەیماگە تەکنیشەکانی دەستنیشان کردو ئێمە ناتوانین دەستکاری لەم مادە یاسای پاشەموارکردنەوەی ئەگەر لە پەرلەمان. بەڵێ سپاس دکتۆر جەمال کەمال بەڕێوەبەری کاروباری زانکۆ ئەهلیەکان لە وەزارەتی خوێندنی باڵا. سوپاس کە لە